بینەران بیسەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێت. هەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ دیاردێکی دەرونی ئەوی شەرمنیە خەجەل و ئەبێت جیایکەینەوە لە شەرم لە حەیا دوای قسەی لەسەر جیاوازیەکان یەکەین. بێگومان مرۆڤ لەو ڕۆژەوە لەدایکە بێ حەزەکە تێکەڵ بە دام و دەستگا کۆمەڵایەتیەکان بێت، چکە هیچ مرۆڤێک ناتوانێت دوور لە کۆمەڵ بژی. لە ناو کۆمەڵە خاستە ناوانەی کە کێشەیان هەیە لە کۆمەڵ دوورەکەونەوە، بەڵام ئابێ هۆکارەکەی چی بێ؟ هەندێک لە خوشک و براکانمان، هەندێک لە مناڵەکانمان شەرمنە بن، تێکەڵ بە خەڵک نابن، لە خەڵکە ترسن، ناچنە ناو خەڵکەوە، تووشی جۆرێک لە تۆقی نەبن، یا چنە ناو خەڵکەوە میگیانێنە لە زێدەم و چاویان سوور هەڵەگەڕێ، زمانیان تەتەڵاکە، بۆچیە بێ هۆکارەکە چی بێ؟ ڕاستە لە دوای ئاماژەی بۆکەین یەکێ لە دەروونزانەکان لە یەکێ لە زانکۆکانی لەندەن دوای ئەوە توێژینەوەیەکی زۆری لەسەر کۆمەڵێک قوتابی و خوێندکار و خەڵکی ئەتیادی کرد بۆی دەرکەوت تەقریبەن لە 130 خەڵکەکە بەهۆی جیناتەوە تووشی شەرمە بێ، یعنی هۆکاری بایۆلۆجی هەیە. ئێوە قوتابی خوێندکار زۆربەتان نەزان بایۆلۆجی یان جیناتە لە دایک و باوکەوە بۆی نەقڵە بێ، بەڵام لە 130 لە 170 پەیوەندی بە ژینگەوە هەیە، پەیوەندی بە خێزانەوە هەیە، پەیوەندی بە هاوڕێوە هەیە، پەیوەندی بە و گەڕک و کۆڵانە و قوتابخانە و خوێندنگا و دایەنگا و هەتا دوای ئەو بواری کارکردنەمانەوە هەیە. طبعا شەرمنی بە ڕێزان وەکو دیاردە نەخۆشی نییە، ینی با ئەوانەی کە شەرمنن ئەو ترسیان نەبێ شتەکە زۆر گەورە نەکەن، نەتۆقن بڵێ من تووشی نەخۆشی دەرونی بووم. و هەر کەسێکیش بڵێ شەرمنی نەخۆشی دەرونیە بە حەقیقەت ڕاستیەکانی نەپێکاوە، لەبەرەوەی شەرمنی گرفت و کێشەیەکی دەرونیە، چە فەرقەیە لە بینی گرفت و کێشەی دەرونی. بەڵام ئەگەر شەرمنیەکە چارەسەر نەکرێت، گەشە بکات و تەتەور کات و ئیهمالی کەی، احتیمال هەیە بێ بە یەکێ لە نەخۆشیە دەرونیەکات. بەڵام شەرمنی وەکو دیاردەیەکی دەرونی گرفتە، کێشەیە، ئەبێ بە دوای هۆکارەکانی بگەڕێ. هەرچەندە لە ناو هەندێک خێزانە ئەوەندە گرنگی بە شەرمنی نایەن، ئەگەر مناڵەکەشیان شەرمن بێ زۆر گوێی پێ نایەن، ینی بە مەترسیان دانەناوە. بەڵام ئەگەر شەڕانی بێت، توندوتیژ بێت، درۆزن بێت و لە ڕوویەوە بینەدان دزی بکات، تاوان کە ئاڵێ نەمە خەتەرە. بەڵام شەرمنی چی لەوانە کەمتر نییە بەڕێزان، چکە کەسەکەی شەرمنە مافیە خورێ. یعنی یەکێک لە کێشەکانەوەیە کە تۆ شەرمن بووی، مافی پێشێلەکە ناتوانانی داوای مافەکانی خۆ بکەی، زوڵم مستەملەیەکە ناتوانانی دیفاع لە خۆ بکەی. زۆر جار پێویستە زۆر پلەپایە و من خەڵکە ناسم زۆر دەرفەت چانسی زۆریان بۆ خۆڵقاوە لە تەعین بوونا لە شتا بەس لەبەرەوەی شەرمن بووە نەیتوانی و کۆنتڕۆلی خۆی بکە، هەموو چانسانی لەدەست چوە، کەواتە زیانی زۆری پەیوەندی کۆمەڵایەتەکانی تێگەچێت. کەسانێک هەیە بەڕێزان گەورە بووە بەڵام ناتوانێت هاوسەرگیریش بکات لەبەرەوەی شەرمنە، ناتوانێت بچێتە ناو کۆمەڵەوە، ناتوانێت بێ بە مەسا قسە بۆ خەڵک بکات، ناتوانێت لە کۆڕ و کۆبوونەوەیەکە هەستێ گفتوگۆ بکات. ئەمانە کێشەیە، بۆیە ئەبێ دەستنیشان بکرێت. هەڵسن کاریگەری شەرمنی بەڕێزان لەو کاتانە دەرەکەوێت کە ئینسانە چێتە ناو کۆمەڵەوە. یانە گەر کەسەکە شەرمن بێ لە ماڵەوە بێ لە ژوورێکی خۆیان بێ، هیچ کێشەی نییە، لەگەڵ لەوانەیە دایک و باوک و خوشک و براشیا کێشەی نەبێ. بەڵام کە چووە ناو خەڵکەوە، کە چووە ناو کەسانی بیانی و بێگانە و کەسانی ترەوە، وردە وردە لەوێ کێشەکە دەرەکەوێت. طبعا شەرمنی کۆمەڵی نیشانەی هەیە، لەوانەیە سا بینەرێکی بەڕێزایی چێ لە ئێوەی خۆشەویست بڵێ باشە من چۆن بزانم من کەسێکی شەرمنم، یا چۆن بزانم خوشکەکەم، براکەم، قوتابی خوێندکارەکەم، هاوڕێکەم کەسێکی شەرمنە. بەڕێزان شەرمنی بەشێکە لە هەڵچوونەکان، ئینفعالات، چۆن ترسمان هەیە، چۆن تووڕەبوونمان هەیە، چۆن غیرەمان هەیە، چۆن دڵخۆشیمان هەیە. شەرمنیش بەشێکە لە هەڵچوونەکانمان، بەڵام هەڵچوونێکی خراپە، هەڵچوونێکی سلبیە. ئەگەر بە ڕێژەیەکی کەم بێ و بۆ ماوەیەکی کەم بێ کێشە نییە، بەڵام کێشەکە لەوایە کە ڕێژەکەی زۆر زۆر ببێت، کە ئەو خراپیانەی باسم کرد ئەو هەموو زەرەر و زیانە لە خاوەنەکەی بە. ئێمە بەڕێزان ئێوەکو قوتابی خوێندکار و ئەو بینەر بە ڕێزانەوەی شارەزایان هەیە، ئێمە دوو جیهازی عەسەبیمان هەیە، هەموو جارێ ئێمە قسەی لەسەرەکەی. یەکێکیان ئەوەیە خۆویستە، من دەست بەرزەکەمەوانێ ئەڕۆم هەموو شتێکەکەم، بەڵام هەندێک شتی تری لە دەسەڵاتی ئەمانێ من ناتوان بە لایانی دڵم بڵێم زیابە، من ناتوان بە لیکە گلام بڵێم لیگمە ڕێژە، من ناتوانم بە جگەر بڵێم شەکر بڕێژە، من ناتوانم بە غۆدەی ئەدرینالی سەر و هەردوو گورچی لەو بڵێم دەی هۆرمۆنی ئەدرینالی، لەژێ کۆنتڕۆڵی منە نییە، لەژێ کۆنتڕۆڵی جیهازێکا پێڵێن لا ئیرادی خۆی ئیشەکات، ئەمەی تر ئیرادیە بەویستی خۆمەوە ئەوەی کاتوان شتەکان بکەم.
بەڵام ئەم لا ئیرادێش لە دوو بەش پێکاتەوە بەشێکیان پێڵێن سەمسایی بەشێکیان پاراسەمسایی سەمسایی وەکو برێک عفو وەکو سکرێتەری بەنزین وایە تۆ بتوێ سیارەکە و خێرا بێ نابێ پێی پیابنی بۆ بەنزین زۆر بڕوا ئەمە سەمساویەکەیە بەڵام پاراسەمساویەکە عەکسیەوە وەکو برێک وایە وەکو ئیستۆپ تۆ بتوێ سیارەکە بۆ سێنی پێ بە برێکەکە ئیستۆپەکەیانی یا هەند برێکەکە ڕاکێشی کەواتە کاتێک تۆ فکرێکی غەڵەت دەخەیتە ناو مێشتەوە ئەڵێ ئێستا من قسە بکەم تەریق مەکەنەوە ئێستا من قسە بکەم گاڵتەم پێکەن ئێستا من قسە بکەم وا ئەبێ هەر ئەم فکرە غەڵەتە و خستە ناو مێشتەوە ئەو بەشەی مێشک بەشی یەکەمی جیهازی عەسەبی لا ئیرادیەکەمان کە وتمان سەمساویە بڕوا ئەکات خۆ تۆ مێشکە بەرمەجاکەی تۆ ئەمری بەسەراکەی تۆ ئەڵێ من ئێستا قسە بکەم خەڵک گاڵتەم پێکە دەوەرە خۆ بکەرە مەوقیفێکە و خەڵک گاڵتە پێ بکەم بۆیە ئەو سەمسایە بۆی فریا بکەوێ یەکسەر ئەمرەکە بە ئەندامەکانی لەش لێدانی دڵ زیابێ هەناسەیان خێرابێ دەم و چاو سوور هەڵەگەڕێ دەم و لێومان وشکە بێ لیکە گلان ناڕژێ هیواهەی عەرەقێکی کەمەکاتەوە هیوا زۆچێ بۆ توالێت دا دوای کۆمەڵێ گۆڕانکاری ئازارێ لە مەعیدەیە دروستە بێ ئیشتیای خواردنی نامێنێ بۆ هەموو گۆڕانکاریانە ئەوە بابەتێکی ترە ئەوە عیلاقی بەلایەنی تەکەیفی بایۆلۆژیمانە فریامانەکە لیان دڵ زیابێ بۆی ڕاکەی خوێن زۆر بڕوا بۆ قاچ یاخود بۆ دەسێ بۆ ئەوەی دیفاع لە خۆ بکەیت بەرحاڵ ئەوە بابەتێکی ترە من ناچمە ناو دەکاریانەوە کەواتە ئەوە نیشانەکانێتی بەڕێزان کە تۆ چوویتە ناو کۆمەڵە و چوویتە ناو خەڵکەوانێ و ئەم فکرە غەڵەتە و خستە ناو مێشتەوە ئەم فکرە بۆگەنە چووە ناو مێشکەوە ئۆتۆماتیکیەن ئەو گۆڕانکاریانە ئەبێت کە ئەو گۆڕانکاریانە بوو مانەوەی تۆ شەرمنی یا ئەترسی یا بڕوا بە خۆت نییە یەکی لە گۆڕانکارە گوتمان لێدانی دڵزیابێ هەناسەیان خێرابێ دەم و چاو سوور هەڵەگەڕێ لە کاتی شەرمە بەس لە کاتی ترسا نەخێت دەم و چاو زەرد هەڵەگەڕێ خوێن ئەڕواتە ناوە اینجا زمانێتە تەڵاکە ئەگەر بە شوێنێکا بڕێ قاچ خەریک و تێکەڵ و پێکەڵە ئەکەوی بەیەکە ئەمە هەمووی ئەگەر ماوەیەکی زۆر ئەمانە هەبوو مانای وایە ئەم کەسە تووشی شەرمنی بووە نەک شەرم چکە فەرقەیە وەکو وتمانە سا دوای باسیەکەی فەرقەکە چیە بەڕێزان شتێکەیە پێڵێن بە عەرەبیەکەی پێڵێن حەیا کوردەکەی خۆشمان زۆر جار حەیا بەکارهێنین ئەوە شەرمە ئەمە پێویستە بۆ ئینسان هەمومان پێویستە بە حەیا بین ناڵێ کەسێکی بێحەیایە دوو لە ڕوویەوە بینەران یعنی شەرم ناکات هەموو شتێکەکە لە کوردەواری ژەڵێ حەیا قەترەیەکە کە تکاتکە یعنی ئەگەرە حەیایە تکا کابرا جۆ بە هیچ نایە هەموو شتێکەکات ئەمە حەیایە ئەمە ضرورە بۆ هەموو ئینسانێ من پێویستە شەرم لە دایک و باوکم بکەم شەرم لە مامۆستاکەم بکەم شەرم لە کەسانی بەڕێز و گەورە بکەم شەرم لە خواکەی خۆم بکەم شەرم لە دابوونەریتی خوار و خێش بیکەم ئەمە گرنگە بۆمان بۆیە زۆر کەس خەڵک شەرم و شەرمنی تێکەڵ کردو نەخێر ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەین عەرەب پێڵێ الخەجەل شاینس یاخود با بڵێن ئێمە بە کوردیەکەڵین شەرمنی بۆی لە شەرم جایکەینەوە شەرمنی ئەوە یشتە خراپەکانێتی بەڕێزان وەکو وتم تۆ زوڵم لێکرێ نەتوانی دیفاع لە خۆ بکەیت مافی پێشێ لەکرێ نەتوانی داوای مافەکانە بکەیتەوە لە ناو پۆلای نەتوانی دەسەڵ بڕی مناقەشە بکەیت و لە تاقیکردنەوەی زارەکیە بەشدار بی ئەمە هەمووی لە ناو کۆڕ و کۆبوونەوەی نەتوانی لەگەڵ هاوسەرتا نەتوانی لەگەڵ خوشک و براتان نەتوانی تەفاهم بکەیت لەگەڵ دراوسێکانتە ئەمە هەمووی بەڕێزان کێشەیە طبعا شەرم لەگەڵ فۆبیای کۆمەڵایەتیە نزیکن لەیەکەوە تقریبا فۆبیا چیە بەڕێزان فۆبیای کۆمەڵایەتی یعنی لە خەڵکە ترسێ ناچێتە ناو خەڵکەوە تێکەڵ بە خەڵک نابێ کە خەڵکە بینێ ئیتر وەکو بڵێ کۆمەڵی گۆڕانکاری دروست دەبێت و وەزانێ ئەم خەڵکە زوڵمی لێکا وستەمی لێکە پەلاماریە شەرمیش هەمان تقریبا هەیە بابینە سەر هۆکارەکان ئێمە وتمان مرۆڤ بە فطرەت بوونەوەریشی کۆمەڵایەتیە حەزەکات تێکەڵ بە خەڵک بێ حەزەکە خەڵک خۆشی بێ حەزەکە ئینتیمای هەبێ وابەستەی کۆمەڵەکەی بێت باشە بۆ هەندێک کەس تووشی شەرمنیە بن ئەوەی کە سەرەتا وتم پرۆفیسۆرێکە بە ناوی سالیا ئیلی لە پرۆفیسۆرە لە بۆ ماوەزانی ویراسە لە زانکۆی کینگس کۆلیج لە لەندەن لە ئەنجامی توێژینەوەکانی گەیشتووەتە ئەو بڕواایە کە لە 130 هۆکارەکانی شەرمنی خەجەل بۆ ماوەیە جیناتە کەواتە ئێمە لەگەڵەمە هیچمان پێ ناکرێت بەڵام بەڕێزان هەر شتێک بۆ ماوە بوو مەرج نییە دەرکەوێت ئەگەر ژینگەی بۆ نەخۆڵقێنی هەندێک کەسێ لە دایکە بن هەندێک جینات هەیە بۆیان نەقڵە بێ لە دایک و باوکیانەوە بۆ توژبوون بە کێشەیە بە نەخۆشیەک بەڵام ئەگەر لە ناو خێزان و ژینگە و کۆمەڵگایە هۆکارەکانی گەشەپێکردنی ئەو جینە کە کەم و کورتیتیان نەبێت دەرناکەوێت
با بە جیناتیش بۆمان مابێتەوە کەواتە کاتێ مناڵێک ئەم جیناتەی بۆ نەقڵە بێ کە لە 180 بەرپرسە لە 170 خێزان و کۆمەلگا و ژینگە بەرپرسە ئەوە ئەو کاتێ ماتوانین ژینگەیەکی بۆ بخڵقێنین هەست بە بوونی خۆی بکە هەست بە کەرامەتی خۆی بکە خۆشەویستی بینێ ڕێزی بگرین هەست بە ئەمان بکە هەست بە دڵنیایی بکە سووکی نەکەین لە نرخی کەم نەکەینەوە بەراودی نەکەین بە کەسانی تر خاڵە لاوازەکانی بۆ گەورە نەکەین بە هیچ شێوەیە شەرمنی دەرناکەوێت یا باوکو دایک شەرمن نەبێ ناڵڵاسیان کاتەوە کامەڵێتە کۆمەڵێک هۆکار هەیە ئەبێتە هۆی شەرمنی یەکێک لە گەورەترین کێشەکانی کەسانی شەرمن بەڕێزان بیرکردنەوەی نەرێنیان هەیە تەفکیری سلبی ئەم تەسەورکە هەندێک کەس هەیە لە ئەنجامی ئەوە تووشی کێشابن ئەڵێ کە من قسەم کرد بێ هەموو کەس گوێم لێ بگرێ وەڵڵاهی شتی وان نییە هیچ کەسێ لە دنیاە نییە کە قسەی کرد هەموو کەس گوێی لێ بگرێ کەواتە کە خەڵک گوێی لێ نەگرت معنای وایە ئەم هەست بە کەمیەکە دیارە چکە بیرکردنەوەکەی غەڵەتە یا وەڵا کە من قسەم کرد نابێ خەڵک تەریقم کاتەوە پێ بکەنێ و پسکە پسک بکە شتی وانەیە لە دنیاە قسە ئەەکەیت و خەڵکی مەزغوڵە و پێکەنێ و نوکتەیەکی بیرەکەوێتەوە یا معجیبە بە قسەکانە یاخود بە شتێکی بەلاوە سەیرە شتێکە ئەم بۆ چوونانەیە بەڕێزان وای لێکە کە ئەو ئەفکارە غەڵەتانەیە یا هەموو کەس لێم ڕازی بێ بۆ ئەو خوای گەورەیە کە ئێمەی دروست کرد و هەموو کەس لێ ڕازیە بۆ کەم کەس ئێسا وەرە بڕۆ ئەم مایکە بەرە مقابلەی خەڵک بکە هەزاران کەسێکە نەڵەم نیوەی خەڵک هەر ئیمانی بەخواش دەستەغفیرەڵە لە خوای چی شتێک نییە نە ڕۆژی قیامەت نە دین ئەمانە هەمووی دروستکراوە وەکو فرۆی دەڵێ لە ئەفیونی شعوبە ینی چۆن ئەفیون تووشی وەکو مخەدرێکە جێژمانەکە ئاگامان لەو دنیای نابێن لێ ئەوەیە ئەمە بۆ چوونیەتی یەکەواتە من و تۆی مرۆڤ چین هەموو کەس لێمان ڕازی بێ شتی وانیە لە دنیای بەڕێزان وڵات تۆ لە 150 خەڵک لێو ڕازی بێ معنایوە تۆ مەلیکی پاشای ئەمانیان لە 100 خەڵک لیان ڕازی بێ لە 100 هەرچی یاوت خەڵک بڵێ ڕاستەکەی لە 100 خەڵک پێی بیر و بۆچوونی ئەمان بزۆڵێتەوە ئەمە جۆری بیرکردنەوەکەیە یەکتر لە هۆکارەکان پشتگوێخستن و سوکایەتیکردنە بە مناڵ بەڕێزان مناڵ چ کاتێکە کوژرێت چ کاتێک کەسێتی تێگەشکێندێ تۆ هەموو جارێک گاڵتەی پێ بکە تۆ هیچنی تۆ وای تۆ نابی بە هیچ ئەنوع ناو ناتۆری لێ بدۆزەوە تەریقی کەرەوە لە ناو جەماعەتە لە ناو کۆڕ و کۆبوونەوەیە بیشکێنە وشەی ناشرین بەکار بێنە نازدار بە خێویکە پشت بە خۆی نەبەستێت هەموو شتەکانی بۆ جێبەجێکە بەراو دیگە بە کەسانی تر تۆ بۆ وەکو ئەو نابی ئەو وەکو نابی ئەمانە هەمووی بەڕێزان سەرچاوەی هەستکردن بەکەمی ئەمانەیە شەرمنی دروستەکەن بڕوا بەخۆ نەبوون دروستەکەن هەستکردن بەکەمی دروستەکەن بۆ یەگەر بمانێ مناڵەکانمان شەرمن نەبێ وەکو خۆپاراستن بە هەموو دایک و باوکێ گەڵێن بە ئێوە ژەڵێن کە ئیشەڵڵا ئەوانی ژنتان نێناوە یا شووتان نەکردووە پاش ماوەیەکی تر چەند ساڵێک دەبن بە باوک و دایک ئاگاتان لێبێ لەم وشانە دوورکەونەوە کە سوکایەتێ بە مناڵ ئێمە زۆر بمان کە ئێستا کەسێتیمان لاوازە بڕۆمان بە خۆمانی زۆر تەریقکراینێتەوە زۆر گاڵتەمان پێکراوە بۆ یەک کە ئەچینە ناو کۆڕ و کۆبوونەوەوە ئەڵێن ئێمە باوکمان وتی تۆ کەسێکی بێتوانایت و تێ ناگەیت و نەزانی بێ خەڵک چین پێ بڵێ باوکم تەریقیە کردمەوانێ و سوکە ئەبێ خەڵک چین پێ بڵێ شتێکی پێڵەن گشتاندن تعمیم لەگەڵ خۆی باچێتە ناو کۆمەڵەوە ئەمە مەترسیەکانیانە بەڕێزان کە ئێمە ئەڵێن مناڵ نابێ یەکێکی تر لە هۆکارەکان بەڕێزان شەرمنی دایک و باوکە ئێمە تیۆرێکمانەی تیۆری لاساییکردنەوە لاساییکردنەوەی کۆمەڵایەتی هیچ زانایکە نای بەندۆرایە زۆر جا قسەمان لەسەر کردەوە کاتێک کە تۆ دایک و باوکە شەرمنە بێ و یەکی قسەیان لەگەڵەکات دەم و چاویان سوور هەڵەگەڕێ و سەر بۆ خوارەوە شۆڕەکەنەوە زمانیان تەتەڵە ئەکاو چی و چی ڕۆژێ نیە و دوو ڕۆژ نیە و ساڵی نیە تۆ لەو خێزانای کەواتە ئێمەش لەوانەوە فێری شەرمنیە بین بەڵام ئەگەر بڕای بەخۆی هەبوو باوکو دایکمان ئەگەر متمانەیان بە خۆیان هەبوو ئێمەش فێری ئەوە بین و لە ڕێگەی لاساییکردنەوەوانێ متمانەمان بە خۆمانە بێ ئەگەر لە ناو میوان هاو قسەی بۆکردن و لە ناو کۆڕ و کۆبوونەوە قسەی کرد ئێمەش لاساییەوە نەکەینەوە یەکتر لە هۆکارەکانەوەی بربەست و ڕێگر لە بەردەم مناڵەکانمان دابنین نیڵین تێکەڵ بە خەڵک بێ زۆر دایک و باوکێ مناڵی نابەتە دایەنگە باشەوازم لەبێن نایباتە حەزانە نایباتە بۆ نمونە ڕەوزە اینجا لە ناو کۆڵانیشە تێکەڵ بە مناڵانی ناکات نایڵێ بچێتە ناو مناڵانی ترەوە وەڵام مناڵانە جنێ و فرۆشن و دەمپیسن و نازان چی بێتەربێتن و یا باشە دوای ئەوە چێتەوە هەر ناوە بێتەربێتانە کەواتە ناتوانێت خۆی بگونجێنە چێتۆ لە مناڵیە ئامادە و نەکردووە لاوازی بڕوا بەخۆبوون ئەمەش هەمووی کەوتمان بەو شێوەیە ناس پێدانی زیاد هەموو ئەمانە بەڕێزان هۆکارن بۆ ئەوەی ئێمە گیان و یاخود تۆوی بڕوا بەخۆ نەبوون یا شەرمکردن لە ناخی مناڵەکان منە بچێنین ئەی چۆن خۆمان پارێزین پێشەوەی بگەینە عیلاج خۆپاراستنەوەی بەڕێزان کە
ئەو شتانە بۆ بەگاڵتە نیان و تۆ بەڕێزانی 1 گرام خۆپاراستن باشترە لە 1000 تەن چارەسەرکردن. ئێمە ئەگەر مناڵەکانمان نازدار بەخێو نەکرد و سوکایەتیمان پێ نەکردن و بەراوردمان نەکرد بە کەسانی تر بڵێن ئەو لە تۆ باشترە و تۆ بۆوانی و تۆ بوانی، هەر باسی خاڵە لاوازەکانیان من نەکرد، باسی خاڵە گرنگ و بەهێزەکانیانمان کرد، خۆشەویستیمان نایە، هەستیان کرد بە ئەمان، ئێمە لە بەردەمیان نمونەیەکی جوان بووین، ئەو کاتە مناڵەکانمان پێویستیان بە هیچ نییە، بەڵام خوا نەخواستە ئەوانەمان نەکرد کەمەیکی تێ ناچێت شتێکی ئەتیادی و پەروەردەیە، بەڵام ئەگەرەوەمان نەکرد و لە مەکتەب شکانیانینەوە گاڵتەیان پێکردین و لە ماڵەوە ئەو کاتە ئەچینە عیلاجیش بە ڕێزان ئاسان نییە، عیلاجی نەخۆشی و گرفتە دەرونیەکان، بەڵام مەحاڵیش نییە. بەڵام کێ لە ئێمە مناڵێکی شەرمن بێ دەیان جار بۆ جەلسە و دانیشتنی با بۆ لای توێژەرێکی دەرونی یا ئەیبا بۆ لای پزیشکێکی دەرونی، لا ئێمە جارە دوو جارە دەوازی لێبێنە، یا خۆ من شێت نیم، یعنی ئەو بۆ چوونە غەڵەتەی هەیە، وەزانێ گەر یەکێ چوو سەردانی پزیشکی دەرونی یا چارەسەرکارێکی دەرونی کە دەبێت شێت بێ، ئەم بۆ چوونە غەڵەتانەیە کە مناڵەکە ڕۆژ بە ڕۆژ کێشەکانی قەی چێکە با شەرمن بێ. ئەوە نیە لە پەندەکوودیەکان ئەڵێن ژنی شەرمن شارێگەیەنێ نازانم چی، ئەوە نییە فڵان کەس وایە خەڵکیش خراپە، ئینسان با دوورکەوێتەوە لە خەڵەکەم شتانەیە. چارەسەرکردن ئەگەر مناڵەکانمان یا خوشکوبراکانمان تووشی شەرمنی بوون، ئەم نیشانانەیان تیا بوو پێویستیان بە عیلاجێ، بۆی تەتەور نەکا بۆ گەورەی، خاستەن لە مناڵی چارەسەرکردنی ئاسانە، هێشتا بە تەواوەتی با بڵێن نەبووە بە گرەیەک بە کێشەیەک. یەکەم شت بەڕێزانیم جۆرێک لە چارەسەرمانەی پێڵن چارەسەری عەقلی مەعریفی، چونکە هەموو کێشەکان لێرەیە بەڕێزان، حەزەکەی حەپ و دەرزی و دەرمانی دنیای بەرێ فلسێکی قەڵب نایەنێ ئەگەر لێرە گۆڕانکاری نەکرێ. کەواتە ئێمە لەگەڵ ئەم کەسانەدا ئەنیشین کە شەرمنە پێڵین باوکە جان تۆ ئەبێ بیرکردنەوە و بگۆڕی، هەموو کەسێک لە تۆ ڕازی نییە، چونکە هیچ کەسێک نییە هەموو کەس لێی ڕازی بێ، هیچ کەسێک نییە، تۆ چۆنەتەوێت بیبەشتێ کە لە مرۆڤان نییە. کەواتە وردە ئەتوانین نەفکاری بگۆڕی کە با نیوەی خەڵق قەناعەتی بە من نەبێ. فێری ئەوەیەکەین و تێگەێنین کە خەڵق قسەئەکا خەڵکی تر هەیە بۆ خۆی پێیەکەنێ، گاڵتەی بە من و تۆیە، دوو مرۆڤ نابینیتەوە بەڕێزان لە کەونا وەکو یەک بیرکەنەوە. ئێستا ئەم قسانی ئێماکەن کە سەر گاڵتەی پێیە، هەر گوێشی لێ ناگرێ، ئەی خاتە سەر شتێکی تر. من یعنی مەجبور نیم ئەو گوێم لێ ناگرێ واز لە قسەکردن بێنم، من کە قسەکەم ئەو پێەکەنێ ئیشی من نییە بە نەزانی ئەو، من خۆم تووشی شەرمنی بکەم و واز لە قسەکردن بێنم. کەواتە چەند دانیشتنێک لەگەڵ ئەم کەسانەدا ئەنیشین ئێمە تیانەگەێنین ئەو بیرکردنەوەی هیانە غەڵەتە، پێڵین پێش ئەوەی کە بۆ نمونە تووشی شەرمنی ببی بەس پێم بڵێ چی لە ناو مێشتا ڕوئەیە. ئەخر بەڕێزان خۆی کێشەی شەرمنیەکە و یا بڕوا بەخۆ نەبوون و یا ئەم حاڵەت هەڵچوونیان نە، ترس و دڵە ڕاوچێ لە کوێوەیە. پێشەوەی ئەم کەسە قسە بکە کۆمەڵێ فکر و بیر و بۆچوونی غەڵەت دەخاتە ناو مێشکەوە، ئەڵێ ئێستا قسە بکەم گاڵتەم پێکەن، چۆن نەزانی گاڵتە پێکەن؟ ما علم الغیبە بەس خوای گەورە زانش کە هێشتا قسە نەکردەوە، چۆن نەزانی ئەوان لە نرخێک کەمەکەنەوە، چۆن نەزانی ئەوان پێ و پێکەنن، یا بەڕێ ئاڕوا دوو کەس بەیەکەوە قساکەن ئەڵەوە بە قسەی منە، ئەوە نا ئەوەیە. کاکە تۆ علم الغیبە پێ نییە، کاکە دەمی خەڵک بە ئێمە ناگیرێ، چاوی خەڵک بە ئێمە ناگیرێ، نابێ خەڵک سەیرم کە ئەجدا قاچم تێکەڵ و پێکەڵەوە، بۆ قاچی تێکەڵ و پێکەڵەوە منیش بم تۆش بی هەزێک 1000 کەس لێ وەستا بێ. تەرکیز مەکەرە سەر ئەوان، چکەگەر تۆ فکر ڕۆی بۆ لای ئەوان وتی ئێستا سیر مەکەن و تعلیقم لێن، ئاگال لە قاچن نامێنێت تێکەڵ و پێکەڵە بێ ئەکەویت لی گەڕێ فکری بخەرە سەری نەک، هەر هیچ نەبێ کاشیەکان بژمێرە یاک دوو سێ بلا فکری دەڕوا بۆ لای کاشەکان ئاگەولەوە نامێنە، چونکە ئێمە مرۆڤ بەڕێزان یەک فکرمان یەک عەقڵمان هەیە، دوانمان نییە. ئێستا جەنابە تەرکیزت لای منە، ئیتر ناتوانی شتێکی تریش بکەی لەو کاتەیە، یەک شتمان پێیەکرێ کە من فکرم خستە سەر ئێوە وتم ئێستا قسە بکەم گاڵتەم پێکەن و ئەوکەن و ئەوکەن، ئیتر ئاگام لە خۆم نامێنە، هەر نازانم چیاڵم، بۆیە زمان تەتەڵە ئەکاتۆ لە خۆتەوە قسەی حەلەق و مەلەقەڵی. لەبەرەوە سیقەت بە خۆت هەبێ، هەر گوێ لە کەس مەگرە، با بڵێ خراپترینشت خرە ناو مێشتەوە، بڵێ گاڵتەم پێکەن. اینجا تخواز زەلامێک من قسە ئەکەم یا غەڵەتێک ئەکەم هاتوون فێر ببم یا ئینسانم هەر لەو مستەوە تۆ گاڵتەم پێ بکەی ئەسڵەن تۆ نابێ هەر نرخیشی بۆ دابنی، بڵێ ئەمە ئەسڵەن هەر بەشەر نییە، ئەمە هەر پەروەردە نەکراوە، ئەمە جەماعەتی قابیلە، ئەمە جەماعەتی منحەریفەکانە، ئەمە ئەولاد و شەیتانە،
من بۆخم بە بێعەقڵی ئەوان دوو لە ڕوویەوە بینەران من خۆم غەمبارکەم من خۆم دوورە پەرێزکەم کەواتە یەکێک لەوانە بەڕێزان کە ئەمانە مناقەشە و گفتوگۆی لەسەرەکەی ئەمەیە چارەسەری مەعریفی هەڵچوونی چونکە هەموو کێشەکانی ئێمە لێرەوەی بەڕێزان ئەگەر لێرەیە وتە من هیچم لە کەسانی تر کەمتر نییە من ڕۆحی خوا لە ناخمایە من کەسێکم وەکو هەموو کەسەکانی تر توانایەکی باشم هەیە ئەو کاتە هیچ کێشەت نابێت بۆیە حتا هیچی لە ڕێگە چارەکان عیلاجەکانەوەیە کە تۆ لەگەڵ خۆتا قسە بکە ئێمە بۆچی تووشی ئەو کێشان نەبووین ئێستا ئەو شەرمنیە دروست بووە لەبەرەوەی مێشکمان لە مناڵی و بەرمەجە کراوە کە بێتوانین و بێدەسەڵاتین و خەڵک وایە ئێمە توانین بیگۆڕینەوە ئەویژەوەیە لەگەڵ خۆتا قسە بکە بڵم کەسێکی بەتوانم هیچم لە کەسانی تر کەمتر نییە خۆی بە حەقەتیش وایە فەرمووانەی چوونە سەر مانگ و مەریخ و ئەوانەی ئەم هەموو داهێنانە سەیری ئەم تەکنەلۆجیانە و ئەم جلوبەرگە و ئەم سیارە و ئەم تەیارە و ئەم فڕۆکانە و نازانم مۆبایل و چی ئەمانەی دروست کردو چێ دروستی کردو هەر مرۆڤە چی لە من زیاتر ئەوانە هیچی لە من زیاتر نییە خی گەورە هەمومانی بە بەهرە و بەتوانە دروست کردووە ئەمە یەکێکە لە چارەسەرەکان تەمەن من کاتم کەمە بۆیە ناتوانم بچمە ناو وردەکاریەکانەوە ئەوەی کەسە بێتتر بێت جەلەسات لەگەڵ یادانیشی جۆری ترمان لە چارەسەر هەیە پێڵەن چارەسەری ڕەفتاری عیلاجی سلوکی چاری ڕەفتاری چیە بەڕێزان ئەمە یەکی هەنگاو بە هەنگاو ڕەفتار ئیشەکەی پێ ئەکات ئەمە لێرە لەسەر ئاستی عەقڵیشی کرد ئەفکارەکانە گۆڕێ خۆی کە ئەمانە گۆڕی ئۆتۆماتیکیان ڕەفتاریشە گۆڕێ کە ڕەفتاری ئەمە سلوکی ئەمە دەرەنجامی جۆری بیرکردنەوەکەمانە سامن ئەگەر بزانم دراوسێکەم خراپە 6 قفڵ لە دەرگاکایە ئەوە ڕەفتارەکەمە 6 قفڵی لێ بەڵام ئەگەر بزانم دراوسەکەم ئینسانێکی باشە و دەستپاکە دەرگاکە هەر پێوە نایەم چی وای لێکردم یەکەم جار بیرکردنەوەکەم بوو کە خراپە دراوسێکە چی وای لێکردم جاری دووەم دەرگاکەش بخەمە سەر پشت بیرکردنەوەکەم بوو کەوتم دراوسێکەم ئەمانە و دەستپاکە و ئەوەتە کامێرە هەیە و ئەوە هەیە و ئەوە هەیە و پۆلیس هەیە و ئەوە هەیە تا دوای چارەسەری ڕەفتاری چێ بەڕێزان زانایەک ناوی گاردنەرە بەرنامەیەکی داناوە زۆرە بەرنامەکان من یەکێک لە بەرنامەکانە باسەکەم ئەڵێ مناڵێک شەرمنە چی بکە بیەنە لە شوێنێکی ئاوایە لە حەزانێ لە ڕەوزەیە چوزانم لە مەکتەبێکە لە ماڵەوەی لە گەڕەکە با یاری بکە ئەو یاریانی خۆی حەزی لێتی اینجا برازایە ئامۆزایە خوشکە برایەکی ناسیایی بێنە با یاری لەگەڵا بکە کە سێری مناولاکە ناسیاوەکەیەتی بۆ خۆی یاریە کات و مەزوڵە بێ دوای ئەوە مناڵێکی غەریب بێنە نامۆ لە ڕەوزەکە کە ئەمە ترسێت و ناچێتە ناویانەوە زۆر مناڵمانی لە ڕەوزە ناچێتە ناوەکە ئینترەوە لە ژوورەکە بە تەنیا دایانی با یاری بکە یەکێکی ناسیا و کە مرتاحە دراوسەیەتی شتێکە شەرمی لێ ناکە خوشێکی براتی دایانێ دوای ئەوە مناڵێکی غەریب بێنم یاری لەگەڵا بکە ئەو ئاگای لێنێ و یاریە کات و وەختێک اینجا هیچی ترێنم اینجا خزمەکەی لا ئابم یا براکەی خوشکەکەی وەختێکە زانێت چواردەوری پڕ بووە لە مناڵی غەریب و نامۆ و هیچ شتێکی ڕۆی نەیاوە ئەو بۆ ناچێتە ناو مناڵەکان و یەکەم جار چونکە لێرە فکرەیەکێ کە مناڵەکان وای لێکەن و وای لێکەن و عەزێتیێن و لێن و شتەکانی لێسەنگن ئەی ئێستا بە واقعیەوە بەبێەوەی بەخۆی بزانێت چواردەوریمان هەموو کرد بە مناڵ وەکو ژوورەکان کەسیش لێی نەیە و کەسی شتەکانی لێ نەسەن کەواتە وردە بۆچوونەکانی گۆڕێ حتا ئەوەیە کە یەکێ لە ئاژەڵێکە ترسێ وردە لە ئاژەڵەکەی نزیکەکەیتەوە لە جیاتەوەی تووشی ترسیکە تووشی خۆشەویستیەکە اینجا لەگەڵیشا پاداشتێکەکەیت و احتیمامێکی زۆری پێی بۆی ئەوە ئەمە یەکێکە بەڕێزان بەرنامجە کە هەمومان دەتوانین لەگەڵ مناڵەکانی خۆمانە بەکاری بێنین یەکتر لە خاڵەکان عیلاج زانینی خاڵە بەهێزەکانمانە بەڕێزان هەر مناڵێک بێ یا گەورەی بێ ئێمەش بین دەیان توانا و بەهرەمان هەیە بەڵام لەوانەیە چەند کەم و کورتێکمان هەبێت زیاتر ئێمە با گرنگی بە بەهرەکانمان بین بە توانەکانمان بین کاتێ من لە بوارێکا سەرکەوتوم هەست بە بڕوا بەخۆبوونەکەم کە هەستم بە بڕوا بەخۆبوون کرد ترسم لە کەسانی تر نابێ بۆیە گرنگە ئێمە لە مناڵەکانمان لە قوتابی خوێندکارەکانمان لە خوشک و براکانمانە ئەو توانایانەی هەیەە بە قووەتن ئەو لایەنە گرنگانەی بەهێزکەین و دائیمەن پاداش و تەشجیعی لایەنە بەهێزەکانی بکەین نەک مناڵێکمان کەم و کورتێکی هەبێ لە دەنکەنۆیەکەوە بۆی کەین بە کفتەیەک بەعکسەوە ئەبێ ئێمە بەرنامە دابنین بووی ئەوانە چاک بکات کۆمەڵێک بیرکردنەوە بەڕێزان ئەبێ گۆڕانکاری لێرە بکرێ بیرکردنەوەی نەرێنیمان هەیە و بیرکردنەوەی ئەرێنیمان هەیە یعنی ئیجابی پۆزەتیڤ لەگەڵ نێگەتیڤە من ئەگەر بێت و پێشبینی شتی خراپ بکەم کە ئەو خەڵکە خراپن وام لێکەن بێگومان نەکە تووشی شەرمنی تووشی تۆقینی جە بناسمە ناویانەوە بەڵام ئەگەر وتمەوانی ئینسانن وەکو من ئەوەندە خۆیان مشکیلیان هەیە چییە ئاگای لە منە چۆن بەڵگەم چییە کە ئەوانە گاڵتە بە منەکەم دلیلێک چییە کە ئەوانە ئێستا تەریق بکەنەوە کە بەم شێوە مناقەشەم لەگەڵ خودی خۆم کرد
بەڕێزان وردە وردە سیقەم بۆ پێیابێ خۆ ئێمە بەرنامە کەیشی ئێمەڵین خۆپاراستنەکە بکەین بۆ مناڵەکانمان خۆمان تووشی شەرمنی نەبین بەڵام کە بوو ئیترە بێ هەنگاو بە هەنگاو بێ وەڵێ هەنگاو لە دوای هەنگا ستێپ بای ستێپ یعنی ئێمە شتێک نییە لە پڕ چارەسەری ئەم کەسە بکرێت چۆ چەند ساڵە بەدەستەوە ئەبێ فێریانکەین کاتێک کە قسە لەگەڵی شەکەن سەیری چاوی بکە خۆی زۆربەیانی شەرمنن سەر بە خوارەوە شۆڕەکەنەوە هەر بەرامبەرەکەی تر نەزرێکی خراپ وەرەگرێت نەخێرە بێ پێ بڵێن سەیری چاوی کە بۆ چێ ترسەی چی هەیە سەیری کە سەر مەکە بەم لاولایە مەڕۆ بۆ ئەمانش خۆڕاهێنان لەسەر قسەکردن حەقا و کەسانەی شەرمنن بێن لەگەڵ خوشکێکیان لەگەڵ برایەکیان نە قسەیان بۆ بکەن شتێکیان بۆ باسکەن اینجا با بن بە دوو کەس بە سێ کەس وەرە لەگەڵ هاوڕێکی دڵسۆستا وەرە لێرە شتێک باسکە مەوزوع خۆ حازەکە بۆیە ئەو مەوزوعانەی کاتانەوە قسەی تیا بکەن خۆتان تایە باش بخوێننەوە یعنی تۆ تۆ مەوزوعێ باسکەی خۆتی بۆ ئامادە بکە چاک لێی تێ بکە تۆ سیقە و بەخۆ هەبوو معلوماتەکە زمانە تەتەڵەی نەکرد و شەکان نا وردە کۆنتڕۆڵەکەی اینجا لە هەمان کاتیشە ئەبێ ئێمە کۆمەڵێت تەمرین هەیە هەناسەی قوڵ بەڕێزە هەناسەدان ئێمە تا ئێستاش هەناسەی تەبیعی نازانین چەند ئیشارەتمان بکەن کاتەکەم تەواو بووە بەس یەک دوو دەقامەتان بۆ باسەکەم هەناسەی قوڵ ئێمە وا ئەکەین و فڕینە دەرەوە خۆی شەرمنیەکە زیاتر لە چ کاتێکا دەرەکەوێت لە خەڵک پێزانێ کە گۆڕانکاری فسیۆلۆجیەکان بێ هاوتمان لێدانی دڵوە ناسانەوە ئەوەش عیلاقەی بە هۆرمۆنی ئەدرینالینەوە هەیە کە لەم دوو غودەی سەر و گورچی لەمان دەرێ ڕێژێ ئەوەش بۆ حاڵەتی تەواریە بم خۆ لە حاڵەتی تەواریانیم لە ناو پۆلە ئیتر بۆ بترسم کەواتە چی بکە لە کاتی امتحانە لە کاتێکا هەناسەیەکی قوڵ بە لەیەکەوە تا 6 بژمێرە لە دڵ حەوت هاش چەندە توانی 1 2 3 4 5 6 ئەوەنگە بەس هەوا هەڵمژە لە لووتەوە 1 2 بیهێڵەرەوە بۆ ئەوی سیەکانی ئۆکسیژنەکە هەڵبجەبی با بۆ مێشک اینجا 4 لە دەمەوە بیارەوە ئەمە واو لێکە ئەم هۆرمۆنی ئەدرینالینە نەڕژێ چونکە لە حاڵەتی تەواری وتە ئیسرخایەکە دەیاتێ پرۆگرامێکدانی ڕۆژانە دەیان جار بەخۆ بڵێ من کەسێکی بەتوانام هیچم لە کەسانی تر کەمتر نییە من بم بیرکردنەوە غەڵەتانە خۆمام لێ کردووە کەسانی تر ناو ناتۆریان لێ دۆزیمەتەوانێ کۆمەڵێشتی تر هەیە ئیشەڵڵا هەوڵەین لە بەشی دووەمە لەگەڵ ئێوە زیاتر مناقەشەی بکەین چکە بەشی یەکەم کاتەکەمان تەواو بوو ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکەینەوە خزمەتتان ئەو کاتە لەگەڵ ئێوە دەسەکەین بە گفتوگۆ و دەمەتەقێ هیواداری ئیشەڵڵا زیاتر دەوڵەمەنگی بکەین بۆی هەمووی لایەتی سوودی لێ وەرگین پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان بینەران بیسەرانی کەناڵی دیمەن سڵاوتان لێبێت دووبارە گەڕاینەوە خزمەتتان بۆ ئەوەی لەگەڵ ئەم ئازیز و خۆشەویستانە گفتوگۆ بکەین لە کاکە ڕێکارەوە دەست پێەکەین کاک ڕێکار فەرموو کاک ڕێکار جان سڵای خواتان لەبێ دکتۆر جان تا چەند کەسێکی پێگەیشت و کە شەرمنە چارەسەرکردن بۆی بنەبڕی ئەکات هەموو کێشەکانی شەرمنی لە کۆمەلگادا زۆر سپاس والله کاک ڕێکار یەکەم شت هەر کەسێ شەرمن بێ لە 150 چارەسەر نەکرد بۆ شەرمنی خەمۆکیی هەبێ کێشەی کۆمەڵایەتی هەبێ مشکلی هەبێ لەگەڵ هاوسەرەکە لەگەڵ داجان لە 150 ئەوەیە خۆی قەناعەتی بە چارەسەر هەبێ بڵێ من پێویستم بە هاوکاری هەیە لە 150ەتی بەڵام ئەو کەسە بە زۆر بیهێنیت و قەناعەتی پێی نەبێ هەرچێکی لەگەڵا بکەی سوودینە چکە جێبەجێ ناکات تەمەنەکەی گەورەش بێ بەڵێ ئێمە ئەتوانین بە هەموو ئەو طریقانەی هەیە بەو بەرنامانەی هەیە کە باسی چارەسەری عەقلی معریفیم کرد باسی چارەسەری ڕەفتاریم کرد باسی بەرنامەکانم کرد باسی ئەوەم کرد چۆن بڕوای بەخۆی هەبێت چۆن تێکەڵ بە خەڵک بێت چۆن بەرنامەیە با بڵێن مێشکی خۆی پرۆگرام کە لەسەر شتی بیرکردنەوەی پۆزەتیڤ بێ بەڵێ کەس نییە چونکە هەر شتێ وەرگیرا بێ چارەسەری هەیە شەرمنی فێر بووە هەر شتێ فێر بوو بێتی چارەسەری هەیە بەڵام ئەکەوێتەوە سەر یەکەم ئەو بەرنامەی بۆی دانی دووەم ئەو کەسەی استعدادی تا چەند متابعە دەکات لەگەڵ بەردەوامی لە نیوەی ڕێگەوازە لێنایەنێ و ئەو کەسەشی کە ڕێنمایی کارە چەند شارەزایی هەیە چەند شێوازی قەناعەت پێکردنی هەیە ئەمانە زۆر زۆر گرنگە یعنی کەسانی وا هەیە سیقەی بەس بە بەرامبەرەکە هەبێ نیوەی عیلاجەوە خۆشی نیوەی پێ ینی لەوانەیە زۆر ماندوو نەبی لەگەڵیان یعنی ئەو کەسی کە پێشتر بڵێ قەناعەتی بەخۆی کردووە کەسێکی شەرمنە بە هەمان شێوە قەناعەت بەخۆی بکە کە ئەو پێویستی بە یارمەتی هەیە بەڵێ ئەوەیە ئەبێ بەزەگە بڵێ من هۆی چم نییە و عیبم نییە و ئینکاری بکات و نکۆڵی بکات و نێ چارەسەری زەحمەتە بێ کاکە ئەحمەد دکتۆریان وەکو باسێکت لە پێشووتێ لە ساسی ئەگەرەکان بۆ ماوەیە کەسەکان چۆن بتوان ئەوانە خۆیان چارەسەر بکەن و باشتر بکەن خۆیان باشتر بکەن ئەنی مەبەستەوەیە کە بۆ ماوە بوو چاری نییە
بەڵێ کاک ئەحمەدجان ڕاستە ئەو دەروونزانە بۆ ماوەزانە ینی بڵێن اختصاسی ویراسەیە توێژینەوەی کردووە پسپۆڕی خۆیەتی گەشتووەتە ئەو دەرئەنجامی کە لە 130 بەرپرسە لە شەرمنی بۆ ماوەیە جیناتە. من وابزانم نمونەیەکی شمێنایەوە ئێستا هەندێک خێزان هەیە کەم و کورتی هەیە لە جیناتیانە نەقسێکەیە بۆ ئەوەی تووشی نەخۆشیەک بێ. ڕاستە بە بۆ ماوە ئیستعداد ئامادەباشی هەیە و جیناتەکەش لە ناخیا هەیە لە ناو خانەکانی مێشکا هەیە بەڵام ئەگەر ژینگەی بۆ نەخوڵقێنیت و ئیهانەی نەکەیت و سوکایەتی پێ نەکەیت و زۆڵ مستەمی لێن چی تا دوای دەرناکەوێت تۆ وەرە 30 بە 70 بەراوردکە یعنی لە 170 ژینگە بەرپرسە لە 130 کە ئاڵێ بۆ ماوە بەس خۆ هەر شتێک بۆ ماوەیی بوو دەرناکەوێت ئیلا بێ ژینگەی بۆ بخوڵقێنی. ئەگەر ئەم خێزانانە کە ئەم جیناتیان هەیە ئەگەر توانیان پێداویستە دەرونیەکان و فسیۆلۆجیەکان و کۆمەڵایەتیەکان بۆ مناڵەکەیان دابین بکەن دڵنیا بە هیچ شێوێک دەرناکەوێت. ئەمە وەکو باڵا نییە بڵێ مەسەڵ ویراسیە و درێژە بێ لە 100 جیناتە وەکو زیرەکی نییە نزیکەی لە 180 جیناتە ئەم لە 130 ئیستعدادەکە بۆ نەقڵە بێ و هەموو کەسێکیش بۆ ماوەیە کە شەرمن بووە هیچ کێشەمان نییە بەڵام شەرمنیەکە زۆر نەبێ و زۆر دووبارە نەبێت و کێشەی بە دروست نەکات. ئەجنە جاری وا لەندێ مووقیفە شەرمنیمانەر هەیە. ڤەرسین خان کاک دکتۆر دوو پرسیارم هەبوو عەزێت نەبێت کەسێ لە ژیانیان شەرم نەکات یا خودگوێ بە هیچ شتێک نەیات ئەیان شتێکی باشە یان خراپ و پرسیاری دومیشم ئەوەیە کەسێک کە بیناسیت یاخود لێوە نزیک بێ تەمەنی گەورە بێت و شەرم بکات یاخود نەتوانێت بڕیاری هاوسەرگیری بکات هاوسەرگیری بدات ئایا ئەمە چارەسەر دەکرێت یاخود نا دەستخۆش. ڤەرسین خان بەنسبەت وەڵامی پرسیاری یەکەم کەس هەیە لە ژیانە شەرم نەکا بەڵێرە وڵا هەیە ئەی لە کوردەواریە بۆچی وتویانە شەرم قەترەیەکە حیا قەترەیەکە کە تکاتکە کەواتە لێنەیە پرسیارەکە پەیوەندی بەوانەوە هەیە کە پێشێلی بە ئەخلاقیەکان نەکەن. من باسم کرد شەرم پێویستە بۆ ئینسان بۆ ژن بێ یا بۆ پیاو بێ حیا ئەوەی کە پێڵێن حیا بەس خۆی شەرمە بەڵام شەرمنی خراپە ئەرە وەڵا هەیە دوو لە ڕووی تۆ ئەمەندە خراپە هەموو عالم قسەی ئەو مێش میوانی نییە لەم گوێ لێ چێتە دەرەوە تەواو عەرە بەڵێ بایع مەخەڵەسە لێ بۆ تۆ لە هەموو شتە چونکە ئەوەندە شتی خراپی کردووە تەواو خۆشە بۆ لەگەڵیا بە هیچ شتێک نایەتەوە تایم ئەرە وەڵا هەمانە بەداخەوە کە پێشێلی یاساکە بە ئەخلاقیەکانەکە زوڵم لە خەڵکەکە ستەمەکە گوێ بە هیچ نایە هیچێکی پێ عیب نییە ئەمە چێتەوە. پرسیاری دووەم ئایا کەسانێک کە تەمەنیان گەورەیە و بەهۆی شەرمنی و ناتوانە سەرکەن ئایا چارەسەری هەیە بەڵێ من باسم کرد بەڵام دایمەن عیلاجی شتەکان تا تەمەنەکە بچووک بێ باشترە. هەر شتێک کێشەکە لە سەرەتایە بوو چارەسەرکردنی ئاسانە. تۆ بتەوێت گۆچانێ دروستکەی ئەبێت دارەکە ناسک بێ نەرم بێ هێشتا ڕق نەبوو بە اینجا توانی بیچەمێنیتەوە بەڵام کە دارەکە ڕق بوو دوایە بێ بیشکێنی ناتوانانی بۆ ناچەمێتەوانێت چکە مرونەت نەرمایەتی و یا کاتەکەی بەسەر چوە. بەڵام این مرۆڤ مرونەتی هەیە ئینسان جیایە لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ ڕووە کۆمانەیە من دڵنیام 30 ساڵیش بێ 40 ساڵ بێ بەڵام قەناعەتی هەبێ کە پێویستی بە ڕێنمایی هەیە پێویستی بە هاوکاری کەسانی پسپۆڕ هەیە و لە هەمان کاتیشا لەسەر دانیشتەکان بەردەوام بێ شت نییە چارەسەری نەبێ بەڵام ئەبێ بارودۆخەکە لەبار بێ. ئەسراخان دکتۆر گیان پرسیارەکەی منەوە کە کەسێک تووشی شەرمنیە بێ ئەتوانێت بە قسەکردن لەگەڵ نەفسی خۆیان بۆمە بڵێ من کەسێکی شەرمن نیم من ئەتوانمەوە کە من ئەتوانم تێکەڵی کۆمەڵ بم چارەسەر بێ و ئەمە چ پەیوەندیەکی بە بەرنامەجکردنی مێشکەوە هەیە. زۆر سوپاس وەڵا پرسیارێکی جوانە کرد خاتەوە ئەسرا. ئێمە زۆر بەمان کە ئێستا شەرمنین یا بڕوامان بە خۆمان نییە لە مناڵیەوە مێشکمان پرۆگرام کراوە لەسەر شتی خراپ. ئێستا یەکێ عەبقەریش بێ تۆ بەردەوام بڵێت تۆ تێ ناگەی تۆ کەسێکی نەزانی تۆ نابی بە هیچ پاش ماوەیەک وەکو نەزان و دەبنگ تەعامولەکە تەواو لێرە ئیعازتدایە چکە بەڕێزان عەقڵی ئینسان مێشکی ئینسان عەقڵی تیان نییە ئێمە عەقڵی تێەکەین. من زۆر جار بە نمونەی هێمە وەکو لاپتۆپەکە و کۆمپیوتەرەکە وایە تۆ ئەنووسی 1+1 حەوتەکە کۆمپیوتەرەکە لاپتۆپەکە ئەینووسیان ناینووسێ
بەڵام کاتی یەک زائیدەن یەک دووەکە و حەوت ناکا غەڵەتەکە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ لاپتۆپەکە یاخود بۆ تۆی عازە غەڵەتەکەدا لاپتۆپیش و یا کۆمپیوتەریش لەسەر مێشکمان دروستکراوە مێشکی ژوایە تۆ بڵێ من ناتوانم و من هیچم لێ نایە و نابم بە هیچ و واوە مێشک ئاوا ئیشەکە دڵنیابە وێنەیەکی سلبیە خەیتە نامێشتەوە کەواتە مادام ئێمە لە مناڵیەوە مێشکمان پرۆگرام کراوە لەسەر دەستی دایک و باوکمان لەسەر دەستی مامۆساکانمان خاڵ و ماممان کەسانی تر تەریق کراوینەتەوە هەر خاڵە لاوازەکانمان دەرخراوە هەر سوکایەتیمان پێکراوە گەشتوینەتە قەناعەتێک ئێمە وای لە کاتێکە خۆمان وانین توانامان زۆرە ئێمادەم بەم تەریقەیە مێشکمان پرۆگرام کرابێ خۆی علمێکەیە ئێستا لە تنمی بەشەری ئەوانەشە زۆر جار بەکارهێنن گەشە پێدانی مرۆیی پێڵێن NLP یعنی پرۆگرامکردنی مێشک لە ڕێگەی قسەکردنەوە یا بەرمەجە لوغەویە العەسەبیە ئێمە لە ڕێگەی قسەی هەڵەوە ئێمەیان بێتوان ناکردووە کەواتە پێچەوانەکەشی ڕاستە بەڵێ ئەتوانی ئێستا دووبارە مێشکی خۆ پرۆگرام کەیتەوە بەڵێ من هیچم لە کەسانی تر کەمترنی حقیقەتی جوایە خاتونجا تۆ چی کەمتر لە کەسانی تر هەمومان وەکو یەکوای هەمومان خوای گەورە دروستی کردوین هەمومان توانامان هەیە بەڵام ئێمە هەندێکمان بەهۆی تربیەی خراپەوە توانەکانمان لە ناو براوە ئێستا ئەتوانین دووبارە بگەڕێنەوە حاڵەت یاسایی خۆمان بەڵێ ئەرە وەڵام من بەتوانام هیچم لە کەسانی تر کەمتر نییە ئەوەی خەڵکی کاملیش دەتوانم بیکەم ئەوە بەتا دوای تەمەەن بەبەردەوام ئاوە قسە لەگەڵ خۆ بکەیت و ئیحابەی بەخۆ وردە ئەیسڕی تەوانێ ئەو پرۆگرامە سلبیەی کە دایک و باوک و کەسانی چواردۆرمان بۆیانی کردوین ئێمە ئەیسڕینەوە زاڵە بین بەسەریە زۆر سوپاس ئەڤین خان سەرەتا سڵاو دکتۆرگیان ئێمە چۆن بزین کەسێک شەرمنە جای بکەینەوە لە کەسێک کە گۆشەگیرە چونکە گۆشەگیر شەرمن نییە بەڵام ناتوانم چنە ناو خەڵکەوە وڵا ئەڤین خان ئەوە هەیە فەرموو کەواتە بەڕێزان هەموو کەسێکی شەرمن گۆشەگیرە هەم عادەلەکە ئاوایە هەموو کەسێکی شەرمن ئێوێ لە خەڵک ڕاکە و تەنیایی هەڵژێرە بەڵام هەموو کەسێکی گۆشەگیر شەرمن نییە وەکو جەنابێ وتێ کەسانیەکەن زۆر زیرەکن زۆر سیقڵ و متمانەیان بەخۆیان هەیە زۆر کەسانی بەتوانان بەڵام ناچنە ناو خەڵکیەوە بە زۆری چونکە ئاڵێ من بیرکردنەوەم جیاوازە لەوان من کاتی هەندێک شتەڵم ئەوان لێم تێناگەن لە جیاتی لێم تێبگەن تیر و توانجم تێگرن تعلیقم لێن نەبووە لە کاتێکا زۆر سقی بەخۆیەتی شەرمن نییە کە لەگەڵ هاوتەمەنی خۆیان دانیشە لەگەڵ هاوبیری خۆیان دانیشە ماشەڵڵای لێبەر حەزەکەی جۆی لێبگری کەواتە نەبووە تۆ خەر خۆت یا من یا ئێوە یا هەندێک لەو بینێرە بەڕێزانە بۆ ماڵە خزمێک ناچێڵێ قسەی حەلق و مەلەقەکە نازانێ قسە بکە هەستمان بریندارەکە ینی باسی شتی ناخۆشەکە باسی شتاناکە کە ئێمە پێی عاجەبین طبعا کەسانێکی تر قەدەرەکە وا بووە ماوەیەکە شووی کردو مناڵی نابێ بەس دوای مناڵیە بێ هەیە دوای 10 ساڵ مناڵی بۆ تۆ چیتە ماڵێک وەر باسی مناڵەکە و نازان چێکە هەستە بریندارەکە هەستی ئەو کەسە بریندارەکە یا سیارەیان نییە و سیارێر باسی سیارە ئەکا و ئەماکە ینی بە قسەکانی بەبێەوەی بەخۆ بزانی ئیهانەی تۆ کا بەنەوەیەکەڵی ناچمە ناویانەوە کە ناچتە لەبەرەوەی شەرمنی لەبەرەوەی لێو تێناگەن لەبەرەوەی هەستە بریندارەکەن بۆیە لەو کاتانە نەخێر ناچێتە چوارچێوەی شەرمنیەوە مەریەم خان دکتۆر گیان ئەگەر شەرمنی شتێکی خراپ بواە بۆچی لە فەندێکی کوردی ئەڵێن ژنی شەرمن شارێک دەهێنێ شارێک هێنێ واللهی ئەزین چۆنە مەریەم خان جارێ با ئێمە زوڵم لە پەندەکە نەکەی ئەگەر بڵێ ژنی شەرمنی خەجەلەکە بێ شارێک هێنێ والله فلسێکی قەڵب نایەنێ چونکە ئەو هەموو زیانەیە بەڵام ئەگەر ژنێک حەیای هەبێ و شەرم بێ ئەگەر پەندەکە مەقسەی ئەوە بێ لەسەر ڕاستە نەک ژن هەر پیاویش ئەگەر لێرەیە شەرمنەکە مەخسەی خەجەل و ئەوە بێ باسمان کردەوە خراپە بەڵام ئەگەر لە پەندەکەیە مەبەستی ئەوە بێ حەیای هەبێ نەک ژن نەک کچ نەک کوڕ پیاو هەمومان پێویستە حەیامان هەبێ ئەو قەترە حەیایی کە پێویستە نەیتکەنی ئاوە لێرە شەرمە حەیایە پێویستە ئەمە بەعکسە ئینسانێکی دەروون دروستە ئینسانێکی عاقڵ و تێگەیشتووە بەڵام شەرمنی خراپە اینجا ئەگەر مەبەستی ژنی شەرمن بێ شەرمن مەبەخسەی شەرمنیەکە بێ وانە ئەگەر مەخسەی شەرم بێ حەیا بێ زۆر ڕاستە کاک عەبدوڵڵا مایکەمان بۆ بنێرن بۆ کاک عەبدوڵڵا سلام علیکم دکتۆر جانگاریکە زۆر شەرمن بێ زیانەکانی چیەوە چۆن تێگەێنین کە یعنی ئەو شەرمە خراپە لەبەری من خۆم ڕەفیقمێ چەند جار پێم وتووە یعنی پێویست ناکە شەرم بکەی بەس نەمزانیەوە چۆن وای لێگەم کە شەرم ناکە بەڵێ سپاس کاک عەبدوڵڵا گیان وەڵا نیشانەکان چییە
کاتێک کە تۆ قسەی لەگەڵەکەی ئەو دەموچاوی سوور هەڵگەڕێ یخۆ تۆ باسی چی بۆ کردو باسی چێک یادیادی بۆکەی کە چێ هەر لە خۆیەوە تێگەچێت مەسەرەن کەمە ئەگەر تەلەبە بێ خوێندکار بێ مامۆستا پرسیاری لێ بکات بەشداری بکات نەتوانێت سەری بخوارە شۆڕ کات و سوور بێتەوە وەکو دەنووشی کە هەڵ نەسێت قسە نەکات کە لە کۆڕ و مەجلیسێکا دانیشتووە هیچ قسە نەکات هیوای لە کۆڕ و مەجلیسا دانیشە من زۆر جار وەکو نوکتەیە ناومەتەوە ناسیاوێک ڕۆژی کێشەیەشێ بۆی گوم کچەم لە مناسبەیە دوانی شەوەزان باسم کردو بە زێرە پڕ بە پێسێتی وەکو هاوڕێکەی تۆ ئەیگوم کچەم بە یەکێکەوە نیشتووەتەوە شوو بەوەکەم یا شووی پێەکەم یا خۆمە کوژم ئەیگو کەسەکە زۆر بێ شخصیەتە وەکو ئەوی خاتون باسی کرد تەمەنیشی عنی با بڵێن لە 20 ساڵیش تێپەڕیوە بەڵام ئەمەنگە شەرمنە بە کەڵکی ئەوە نایە نەسیقەی بەخۆیەتی ئافرەتی بیتیە و دوایی تووشی بەڵا دەکای و کچەکەشم ئاوایە و نێ دوو لە ڕوویەوە بینەران ئەڵێ دڵ وەکو مێژوایە بە چیشەوە نیشێت ئەمیش ئاوا بۆ ئیگو نازانم چی بکەم ئەخیرە نیتر زەختی زۆر لێکردین و کێشە خەریب و دروست بێ وتی کوڕەکەمان داوت کرد دووسێ جار هات نەخواست بێنی و جاری ڕازی نەبووین وتمان با بزان شتێ وتی هەر وایە کرد ها دەستی ئاوا لێ کرد پەنجا ئەمیش ویستبی مەوزوعەکەی پێ بگۆڕێ وتبی کوڕم هەر ئەوە زانیتی نامامە ئەوە دەزانم ئێ باشە ئەمە نیشانەی شەرمنی و بڕوا بەخۆ نەبوونە اینجا لەگەڵ ئەوەشە لێدانی دڵی زیابێ هەناسیانی خێرابێ بەرامبەر دەستی پێکە ئێساکێ شەرمن بێ یا لە کاتی ڕۆشتنە قاچی خەریکە ئەکەی بەم لاولایە یا مەسەن زمانی تەتەڵەب یعنی کۆمەڵی نیشانە هەیە دەموچاوی سوور هەڵگەڕێ هەموو ئەمانە ئەگەر نەک یەک جار دوو جار زۆربەی کات لەو مەواقیفانەی کە خەڵکی تایە و لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئاوا بوو مانەوە کەسێکی شەرمنە اینجا چۆن پێڵەی ئەڵەی کاکە گیان ئەم شەرمنیە فێر بووی بەڵام سبەی نییە تۆ ژنێنی ئاخر بەم شێوەیە ئەم وەزعە چۆن نەتوانی لەگەڵ هاوسەرەکە تا تعامل بکەیت دوای کێشەو بۆ دروستە بێت و هەیە فعلا ژنیە ناو شەرمن بووە ژنەکەی دوای وازی لەهێناوە تووشی تەلاق و یەکجابوونەوە تۆ سبەی خەس و خەزوورە دەبێت ژن برا دەبێ نازام چی دەبێ ئەمانەیە نەماڵە چیتە ماڵێ ئەگەر وابی کێشەو بۆ دروستەکە زۆر جار زوڵمە لێکرێت ئەبێ یەکەم خەناعەتی پێ بکەیت ئەو کاتە لەوانەیە جەنابێ کاک عەبدوڵڵا گیان پسپۆر نەبی لەو بوارەیە یاخود تەکنیک و شێوازەکان و ڕێگاکانی چارەسەرکردن نەزانی دەکرێت بچێ بۆ لای پسپۆڕێ لەگەڵی بچی بڵێ وەراچین بۆیە خۆدنیا ئاخر نابێ من هاوڕێکانم زۆربەی چوون بۆ کێشە نیە و هەموو کەسێ من ئەگەر کێشەیەکی یاسایی هەبێ چم بۆ لای محامیەک هەزار دکتۆرام هەبێ کێشەیەکی ئاینیم هەبێ چم بۆ لای مامۆستایەکی ئاینی نەخۆش بمەچم بۆ لای دکتۆرێکی جەستەی کەواتە ئەبێ قەناعەتی پێ بکرێت شتەکانی بۆ ڕوون کرێتەوە کاک مافیار ئەفو کاک شاد پێش کاک مافیار ببوورە کاک شاد گیان فەرموو دکتۆر جان پرسیارەکەمەوە هەیە ئەگەر شەرمنی لێیەکێکە چارەسەرکەی ئەتوانی بڵێ یەکی پلەیەکی بڕیوە بۆ ئەوەی خەمۆکێکەشی چارەسەرکە زۆر پرسیارێکی جوانە ئەزان چۆنە کاک شادیان ئەگەر خەمۆشیەکە دەرئەنجامی ئەوە بێ کە ناچێتە ناو خەڵک و خەفەتە خوا و خۆی مقارەناکە بە کەسانی تر و بۆ من وام و بۆ کەسانی تروانیە و بۆ من ناتوانم یعنی قسە بکەم و بۆ من لە ناو کۆمەڵات و شێوا بم ئەگەر دەرئەنجامی خەمۆشیەکەی لەوەوە بێ بەڵێ خەمۆشیە نیشانەیە نیشانەی چییە؟ نیشانەی ئەو هەستکردن بە کەمی بڕوا بە خۆ نەبوون و شەرمنیە بەڵام ئەگەر با بڵێن خەمۆکیەکە وەکو نەخۆشیێکی دەرونی یعنی وەکو کێشەیەکی دەرونی جیابێ لە شەرمنیەکە چارەسەرکەی خەمۆکیەکەی دەمێنێ سا جەنابتان ئەزان زۆر کەسەی خەمۆکە بە شەرمن نییە بەس خەمی زۆرە ڕەشبینە لەو دنیاە دایمەن بیل لە دەرەنجامی خراپە کاتەوانێ لە خۆی ڕازی نییە با بڵێن زیندانێکی بۆ خۆی دروست کردووە ئەگەر مستەقیل سەر بەخۆ بێ طبعا ئەی بە شەرمنیەکەەوە نەبێ هەزار جار شەرمنیەکەی چارەسەرکە ئەبێ دوایش بەرنامە دابنی بۆ خەمۆکیەکەی ئەجینانە وەڵا چارەسەر نابێ کاک مافیار فەرموو کاک مافیار جان دکتۆر مناڵ کە پەروەردە بێ دوو سیستەمی پەروەردەی هەیە هەم خێزان هەم پەروەردەی خوێندنگە بەڵێ مناڵ دایمە مزاحیە یعنی قوربانیە بەڵێ چارەسەر چییە بۆ کەسێکی 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ کە بەرهەمی شەرمن دروستەکە ئەوە پرسیارە زۆر سوپاس کاک مافیار گیان وەڵام جەناب باسی دوو لە موەسساتەکانە کرد بەڵام
ئێمە کۆمەڵێ دام و دەستگای بە کۆمەڵایەتی کردنمان هەیە خێزان بە پلەی یەکەم دوایی قوتابخانە خوێندنگا اینجا ڕاگەیاندنیشمان هەیە ڕاگەیاندنی خراپیش ئەتوانێت کەسێتیمان بشکێنێ اینجا برادری خراپیشمان هەیە اینجا شوێنەکانی خواپەرستی ئەگەر بێت و تونندڕەوێکی لێ دروستکەن و چی بکەن و چی بکەن و چی بکەن موشت حرامە وایە و ینی هەر دیانەتێک بێ هەموو ئەمانە کۆبنەوە کەسێتی ئینسان ینی کەسێتی من و تۆ دەرئەنجامی هەموو ئەوانەیە حتا سیستمی سیاسی ئەو سیستمی سیاسی کە لە ژێریا ئاژین سیستمێکی دیکتاتۆری بێ هەر بمان چەوسێنێتەوە نەتوانین گوزارش لە ناخی خۆمان بکەن هەر بمان تۆقێنن هەر ئیهانە بکەن ڕۆژ بە ڕۆژ کەسێتیمانەشکێ جا لەو کاتەیە ئێمە باسمان کرد وتمان بۆ ئینسان شەرمنە کە جەناب دەڵی دەرەنجامی خێزان بەڵێ کە تۆ لە ماڵەوە قوربان گیان مناڵێکە هەیە ئەگە سوکایەتی پێ بکەی لە نرخی کەم بکەیتەوە و دیکتاتۆر بیت و تونند بیت و بیشکێنیتە و تەریقیتەوە لە سەد نەک لە ١٠٩ کەسێکی شەرمن دەرەچێ بڕای بەخۆی نابێ هەست بە کەمیەکە بە هەمان شێوەش جەناب دەزانی ئێمە کە مناڵ لە مەکتەبە چێتە لە ماڵەوە چێتە قوتابخانەش عینەشت مامۆستاکە باوکی دووەمە اینجا لێرە ئەگەر قوتابخانەش بە هەمان شێواز مامۆستاکەش هەر عینەن شت کۆپی دووەمی باوکو دایکە دیکتاتۆرەکە بێ هەم گاڵتە بە تەلەبە بکات لە نرخی کەم کاتەوە بیشکێنێ شتێک نەزانێت تەریقی کاتەوە بەرنامەدا نەنێ هاوکاری نەکا بۆ بەهێزکردنی خاڵ لاوازەکانی مانای وایە ئەو بۆچوونەی کە لە ماڵەوە بۆی دروست بووە ئەم کەسێکی بێتوانایە لە مەکتەب بە قووەتێکن کەواتە ئەوەی تر کە لێ پیاوی تێناگی لە مەکتەبی جوانیتوە ئەو کاتە کێشەی گەورە دروستە بێت بەڵام جاری واشەیە عکسەکەشی ڕاستە بۆ نمونە ئەگەر لە ماڵەوە باوکێکی خراپ بێ ئەو مناڵە بۆچوونێکی سلبی دەربارەی باوکی لا دروست بۆ بۆچوونێکی خراپی دەربارەی خودی خۆی لا دروست بۆ کە کەسێکی توانای تێناگادەونی باوکی وای پێڵێن بەڵام ئەگەر لە مەکتەب مامۆستایەکی باشی بۆ پێیابێ هاوڕێیەکی باشی بۆ پەتایە بەدیلێ خاڵێ مامێ بەعکسەوە خاڵە بەهێزەکانی دەرخەن احتیمامی پێبن تەشجیعی بکەن ئەو شوێنەوارە خراپی ماڵەوە کەمەکاتەوە جاوا کاتە ئەکەوێتە سەر پەروەردەکەمان تا سیستمی پەروەردە داپڵۆسیێنەر بێ دیکتاتۆری بێ بەهاکانمان سووکە لە نرخمان کەم کاتەوە ئەوەندە کەسی دەروونشکا و تێکشکا و بۆ دروستە بێت ئێستا سەیری تاچی کورتکە زۆربەمان هەست بە کەمیەکەین لەبەرەوەی هەر زۆڵممان لێکراوە هەر ستەممان لێکراوە هەر شەڕ و کارەساتمان بۆ دروست کراوە هەر بربەستمان بۆ دانراوە یعنی سەردەمێک نەبووە هەست بەبوون و کیان و کەرامەتی خۆمان بکەین ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئێمە دایمن قسەی لەسەرەکەین ئاڵێن ئەبێ کەسێتی بۆ تاکی کورد بگەڕێنیتەوە جەناب دزانی کاک مافیار کۆمەڵێک شتی جوان کراوە لە ئوتێلەوە بیگرە نازانم لە مۆڵەوە بیگرە لە شوێن و قەسرانەوە ئەمە بەس بنیاتی مادیە جادەی جوان کراوە بەڵام کەسەکان کاول کراون خۆی کەسەکان مهمن من ئەگەر مرۆڤێکی دەروون دروست بم لە ناو ئەشکەوتێکا لە ژێر خێمەیەکا فێرە بم داهێنانەکەم بەڵام ئەگەر تێکشکێنرام و بەهاکانم تێکشکێنرا و هەستم بە کەمی کرد و قێزم لە مرۆڤبوونی خۆم کردەوە حەزەکەی کام بینایی جوانە قسرێکم بۆ دروستکە بیکە بە مەکتەب باشتری مامۆستا بێنە سوودینێ باشتری من هەجم بۆ بێنم جا بۆیە ئێمە ئاڵێین بنیادنانی ژێرخانی ئابووری و هەمووی مهمە بەڵام لە هەمووی گرنگتر بنیادنانی تاشی کوردە ئینسانە بەداخەوە ئێمە لەنەوە یەکەوە حکمی خۆمانەکەین کەس دەستی نەگرتوین هەر ئەڵێن دوژمن ئەمان توانیم 30 ساڵە نەوەیەکی جوان پەروەردە بکەین بڕوای بەخۆی هەبێ نەگیەساوەتە وڵات بەجێڵە کوردستانی خۆشویستە ژینگە پارێزی بکردایە لێبوردە بووە نە لەسەر شتێکی بچووک یەکتریمان بکوشتایە ئیهانەی یەکترمان نەکردایە هەتا دوایی خۆ دەزانی ئێستا لە حیزبەکانەوە بیگرە لە دائیرەکانەوە بیگرە لە ناو خێزانەکانمەوە بیگرە ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ زۆرتر نابێ ئێمە نای خۆی بۆ عکس بواە کە تۆ ڕێژەی تەلاق زۆر بوو ئەکیت هۆکار هەیە کێشە هەیە یەکێک لەوانە شەرمنیە کە من حاڵەتی زۆرمان لایە کە پیاوەکە شەرمن بووە یا ژنەکە شەرمن بووە بە واجبی هاوسەرگیری و شەرعی خۆی هەڵنەساوە وەکو میوانەر هاتۆتەوانێ دانیشۆ سەی تەلەڤیزیۆنی گرۆ گوڵۆ بە ڕۆژەین کردو ئەم ژنەش بە دیارەوە دانانیشە ئەم پیاوە بە دیارەوە دانانیشە ئەم یەکێکی نەیەناوە بەس دانیشە و بخەوێ ئینسانە بێ هاوسەرگیری مەبەستم مادەی ئیدمان لەسەر مادە هۆشبەرەکان مخەدیرات ئەمە زۆر بووە کە یەکێک لە هۆکارەکانی ئەوانەی کە تێک شکێنراون زۆربەی زۆری ئەوانەی ئەبن بە مدمین لەسەر مادە هۆشبەر ئەوانەی بڕوایان بەخۆیانێ ئەوانن کێشە و گرفتی دەرونیان هەیە ئەوانەی کە برادەری خراپیان هەتا دوایی کەواتە بێگومان ئەوەی ئینسان دروستەکە بنیاتیان دێ قوتابخانە و خوێندنگا لەگەڵ خێزانە
سەر ڕای تەمەن ڕاگەیاندن و برادەر و شوێنەکانی خواپەرستی هەموومانە کاریگەریان هەیە بە مەڕوەخان ئاخر کەسە مەڕوەخانی زۆر گرین فەرمو مەڕوەخان دکتۆر پرسیارەکەی من ئەوەیە بۆچی بیرکردنەوە ئەبێتە هۆی شەرمنی ئەی هەریەک لە ئێمە نابێ بیرکردنەوە پێشبینیمان هەبێ بۆ داهاتی خۆمان تەمەەن تۆ مەڕوەخانەڵەی بۆچی بیرکردنەوە بەس جۆری بیرکردنەوەکە بۆ دیاری نەکردم ڕاستە ئێمە مرۆڤین ئەوەی ئێمە لە ئاژەڵ جیاکاتەوە بیرکردنەوەیە بەڵام ئەزانی چەند جۆر بیرکردنەوەمان هەیە بیرکردنەوەی خوڕافیمان هەیە کە هیچ ئەساسێکی نییە بیرکردنەوەی مەنتەقیمان هەیە بیرکردنەوەی زانستیمان هەیە بیرکردنەوەی ڕەخنەگرانەمان هەیە بیرکردنەوەی داهێنەرانەمان هەیە ئەو بیرکردنەوەانە خۆرافیەکەی لە دەچێت ئەمانە ئەساسن بۆ گەشەکردنی ئێمە ڕاستە بەڵام من کە لێرا باسی شەرمنیەکەم بیرکردنەوەی سلبیە بیرکردنەوەی سلبی یعنی چی بیرکردنەوەی نەرێنی یعنی ئەوەیە خاتونجان تۆ ئەچیتە ناو کۆمەڵێکەوە پێشەوەی قسە بکەی کۆمەڵێ فکری غەڵەت خەیتە ناومێشتەوە بڵێ تەریق مەکەنەوە ئێمە بیرکردنەوەی غەڵەتە بڵێ ئێستا گاڵتەم پێکەن بڵێ وەڵام منە زۆر تەلەبەمان هەیە کە تووشی کێشابێت تەلەبەی زیرەکە حتا لە ئیمتیحانە ئەمەی قەلەقی ئیمتیحان زۆر تەلەبەی شەشی ئەعدادیەکە ئەوەی دوانزەکە زۆربەیان کە تووشی کێشابن ئەوەیە پێش بچێتە هۆڵی تاقیکردنەوە ئەڵێ دەرناچم دەرەجە ناهێنم سوالەکان قورسە بێ مەسەلەن منهەجم پێ تەواو ناکرێت لە کاتێک هیچی ڕاست نییە لە کاتێک هێشتا ئیمتیحان نەیراوە بە 6 مانگی تیژ ئیمتیحان نایرێت تۆ چۆن نەزانی سوال قورسە بێ سوال دانراوە هێشتا 5-6 مانگی مانگە چوزانی منهەجەکە بەش کاتەکە تەواو نابێت چوزانی ئیمتیحانە نایە دەرەجە ناین ئەم بیرکردنەوە نەغەڵەتە خاتونجان من کە باسی بیرکردنەوە ئەەکەم ئەم بیرکردنەوەی مەترسی هەیە یعنی بیرکردنەوەی خراپ ڕەشبینانە جا ئەوانەی کە لە ژیانە بەدبەختن نەک هەر شەرمنیەکەیە ئەوانن دائیمەن لە ڕابردوو ئاژین بۆی زۆربەی ئەوانەی کە شەرمنن لە ڕابردوو تێک شکێنراون سوکاتیان پێکرێتە شەرواکەنەوە بەخوا مادەم باوکم وای پێوتم چمە ناو هاوڕەکانیشم وان پێڵن مادەم دایکم وای پێوتم ئێستا مامۆساکەشم وان پێڵێ کەواتە مرۆڤ نابێ هەر لە ڕابردووا بژی ڕابردوو پند و عیبرەتی لێ وەرەگرین بەڵام نابێ بەردەوام کاوێژی کەینەوە چکە هەمان باری دەرونی و ئاڵۆزیمان بۆ دروستەکە لە هەمان کاتشە نابێ ئینسان لە داهاتوو بترسێت شتا نەهاتۆ داهاتوو من نازان بەیانی چێ بێ هیوا هێشتا تەخەڕوجی نەکردووە ئەڵە وەڵام من 2 ساڵی تەخەڕوجەکەم تەعیناتم نییە ئەوم بۆ ناکرێت ناتوانم شوو بکەم و ناتوانم ژن بێنم ناتوانم خانووگرە سەدان شت ئەمە ڕەشبینیە ئەم بیرکردنەوەی خراپە ئەی نابیرکردنەوەی پۆزەتیفمان هەیە بیرکردنەوەی ئەرێنیمان هەیە کاکەڵە تۆ هێشتا نەگەیشتوویتە سەر ڕووبارێ بیر مەکەرەوانێ لەوەی چۆنە پەڕیتەوە دە تۆ بڕۆ لەسەر ڕووبارەکە چێڵە کەڵێکێکی لێنێ چێڵە ئەسپێکی لێنێ خەڵکی پێگوێزنەوە چێڵە بە حەبل ناوگوێزنەوە چێڵە پردی لێنێ ئێمە زۆر بمان کە خۆمان تووشی چەنەها گرفت و کێشەی دەرونی کردووە فکرەی غەڵەتە خینە ناو مێشمانە لە 100 کێشەکانمانەوەیە نەوەڵاوەرە بیرکردنەوەی مەنتەقی بکە بیرکردنەوەی واقعی بکە خاڵە بەهێزەکانی خۆ لە بەرچاو بگرە خۆ بەراورد مەکە بە خەڵکانی تر سەیری سەر و خۆ مەکە سەیری خوار خۆکە بزانە چەند دەروون دروستە بی چەند بەختەوەرە بی لە ژیانە هەمومان هەیە بەڕێزان بەرحاڵ کەس پرسیارێکی تری نییە بەڕێزان ئێمە کاتی پێویستمان نانێ ئەگەر پرسیارە شتێکیشتان هەیە من لە خزمەتتانم باشە دوای گلەیمان لێ مەکرد بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ و خواتان لەگەڵ